لە ئێستادا سێ خوێندکاری کورد توانیویانە کە ئەمە لە هەرێمی کوردستانەوە لە ڕاستیا هەڵبژێردراون بەشداری بکەن لە پێشبڕکەیەکی خوێندنەوەی کتێب بە زمانی عەرەبی لە ئیمارات کە لە ڕاستیا ئەمە بۆ خۆی ئەم پێشبڕکەیە لە درێژەی پرۆژەیەکی حاکمی دووبەی دێتە ئاراوە کە ماوەی 7 ساڵێکە حاکمی دووبەی ئەم پرۆژەی ڕاگەیاندووە هەموو ساڵەیەک بۆ ئەوەی کە خوێندنەوە بکرێت بە کەلتور هاتووە لە درێژەی داهێنانە نێودەوڵەتیەکانی خۆی وڵاتەکەی ئەم پرۆژەی ڕاگەیاندووە کە لە ڕاستیە خزمەتێکی شکات بە پاراستنی زمانی خۆیان واتە زمانی عەرەبی. سێ لە خوێندکارە زیرەکەکانی ئێمە سەرباری ئەوەی کە زمانی خۆیان زمانی عەرەبی نەبووە توانیویانە لەم پێشبڕکێیە بەشداری بکەن و زۆر سەرکەوتنێکی باشیش بەدەست بێنن. جا ئەمڕۆ دوان لەم ئازیزانە لەلامان ئامادەن خۆیان زیاتر باسی ئەم ئەزمونە جوانەی خۆیانمان بۆکەن هەر بۆی داواکەین لە سارا سۆران و ئەزیتا سمکەوەی کە لەلامان ئامادە بن. فەرمووین. بەخێر بێن. بەخێر بێن. باییتان باش. بەخێر بێن. فەرموون. بەخێر بێن. باییتان باش. سەرکەوتنەکەشتان لێ پیرۆز بەجا سارا تۆیت ئەزیتاش تۆیت لەگەڵی کرد دووبارە و 100 پیرۆزبایی ئەم سەرکەوتنە جوانەتان لەیەکەیت. ئازیتا گیان پێمان بڵێ چۆن بوو تۆ هەڵبژێردرای بۆ ئەم با بڵێن بەشداریکردنە لە پێشبڕکێیە و خۆت زیاتر باسی تایبەتمەندی بەشداربووانی ئەم پێشبڕکێمان بۆ بکە. جا بۆ پێشتریش ببوورە سەحەر پرسیارم لە تۆ کرد با بزانین ئەزیتانی چی ئەم ناوە من یەکەم جارە جۆم لێ بێت. ئەزیتا ناوێکی جوانە. ئەزیتا ینی شازادەی ئێرانی. شازادەی ئێرانی. لە سەرەتاوە ئێمە زیاتر لە 400 قوتابی کورد بووین لەسەر هەرێمی کوردستان. بەشداریمان کرد لەم پێشبڕکەیە کە پێشبڕکەی زمانی عەرەبیە. ئێمە وەک جالیات بووین یعنی 25 کتێبە خوێنین ئەو 25 کتێبە ئەبێت تەڵخیصی کەین دواتر بینێرین بۆ ئیمارات لەوێ سێریەکەن وەک تەنقیحیەکەنەوەوانە بزان ئەو کتێبە تۆ چۆن تەڵخیصی کردووە چی لێ تێگەی تۆ ینی ئەو کتێبانە کە ئەی خوێنیت ناوی نووسەرەکەی چییە چەند لاپەڕەیە کتێبەکە باسی چیەکە تا بە تەواوەتی لێ تێگەیشت بێت. بەڵێ ئەبێ کتێبەکان لەبەرکە یانی هەروایە. تۆ پێمان بڵێ زمانی عەرەبی چۆن فێر بوویت؟ من يعني الابتدائية وهالروش نمو مكتبي عربي چونکە لە ماڵەوە زۆر حەزمان لە زمانی عەرەبیە حەزەکەین فێری زمان بین يعني زۆر زمانی عەرەبی بەکارهێنین دیمنیش حەزم کرد فێری زمان بم لە مەکتەبەوە زۆر بە عەرەبی قساکەین من لە مەکتەبی عەرەبیم لە مەکتەبی فریشتم. جا کوردیەکەش زۆر پارا و جوانە. ئەخۆم کوردم بێگومان بەسمە هەندێک جار بەداخەوە کە منداڵەکان خوێندکارەکان دەچنە قوتابخانەکان بە زمانی دیکە تۆزە کارەکاتە سەر زمانی کوردی. ڕاستە من هەر کتێبی کوردیش ئەخوێنم بەڵام هەر حەزەکەم ینی فێر زمانی عەرەبی من لە قوتابخانە بە عەرەبی قسە بکەمەوەوانە زۆر پێمەوە ئاسان بوو ینی بەڕاستی من زیاتر لە سیاسە کتێبم خوێندووە ئەم 25 کتێبە لام ینی شتێکی وانە بوو پێشبڕکێکیش زۆر خۆش بوو کە لەسەر ئاستی کوردستان ئێمە سێ قوتابی خەڵکی سلێمانی دەرچوین ئەوە ینی سەرۆشانازی ینی ئەمە خەڵکی سلێمانین من دووەم هێنا ئەمیش سێمیێنە بەڵێ حەنینیش یەکەمی هێنا لەسەر ئاستی کوردستان بۆمان زۆر ئاسان بوو یان بەلای من و ئاسان بوو دی نازانم ئەوانەگە دەستان خۆش بێ بێگومان ئەم هەوڵانە بۆ خۆی لە خۆیان هەم بۆ ئێوە چەند سەرکەوتنە بۆ سلەیمانی دوو ئۆنێکە سەرکەوتنە چکە ئێمە بیرمان نەچێت سلەیمانی شاری ڕۆشنبیرانە شاری ئەدەبە لەبەرەوە خوێندنەوە و کتێبیش بەشێکە لەو تایبەتمەندی کە بەم شارە بەخشاوە. سارا گیان بەخێر بێت سپاس ئامادە بوونە. بەشداریکردنی تۆ چۆن بوو چۆن حەزت کرد بەشداربی لەم خوێندنەوەی کتێبەیە بە زمانی عەرەبی چکە لەوانەیە کۆمەڵە تایبەتمەندی هەیە پێمان خۆشە خۆت بۆمان باسکەیت. بەڵێ ڕاستەکەی من کە سەرەتا بەشداریم کرد لە مسابقەیە تەنها حەزم کرد کتێب بخوێنمەوە سوودی لێوەربگرم لای من وەکو بڵێ چەڵنجەکە یعنی تەحەدیەکە دوو ئەوانە بوو لەبەرەوە یەکەم زمانی کوردی ینی زمانی دایکمە زمانی عەرەبی زمانی دایکم نییە بەڵام خۆش بوو وشەی زیاتر فێر بووم هەم ئەزمونێکی زۆریشم وەرگرت لە کتێبەکان کە 25 کتێبمان خوێندەوە تەڵخیصیشمان کرد هەستم کرد لە ژیانی ڕۆژانەم زۆر سوودیان لێوەرەگرم و هەم لە ڕووی دەربڕینەوە لە ڕووی قسەکردنەوە هەستەکەم سوودێکی زۆری پێگەیاندم سەردانی کە بەشداریم کە تەنها حەزم کرد
سوودەکە وەربگرم لە کتێبەکان کتێبەکان چی بوون بابەتەکانی کتێبەکان خۆتان هەڵتانە بژار بۆتان دیاریکرا بەدڵی خۆمان بۆ کتێبێک هەڵبژێری من هەوڵمدا زۆرترین سوود وەرگرم لەم 25 کتێبە یعنی کتێبی زانستیم خوێندەوە ئەدەبیم خوێندەوە و کتێبی هەموو جۆرەکەم خوێندەوە ڕاستێکی ڕۆمان چیرۆک هەر شتێک بڵێ گەشە پێدان هەموو شتێکم خوێندەوە ویستم زۆرترین سوود بەخۆم وەربگرم لەم کاتەیە و ئەوەی کە زۆر خۆش بوو بۆ من ئێستاکەم عەربیەکەم باشتر بووە نوتقم باشتر بووە و لەگەڵ خەڵکی شارەکانی کە قسەکەم هەستەکەم باشترێکە متمانە بەخۆ بوونم لانی لە ڕووی ژیانی ڕۆژانە شتەکان ئاسانکاریان زۆر بۆ کردوم و هەروەها ینی کتێبی مێژوویشم خوێندەوە ئەمانەش وایان لێ کردم زیاتر سێرچکەم زیاتر بگەڕم بە دوای ئەم شتانە تا ینی لە ڕێگەی ئینتەرنێتەوە بێ یان ڕێی کتێبی ترەوە بێت وای لێ کردم زیاتر ئاستی ڕۆشن بیرم بەرز بکەم لە پۆلی چەندی سارە لە پۆلی 12 یەخوا سەرکەوتوبی جا پێمان بڵێ ئەمە بوێرێکی زۆری ئەوێت ئایا تەواوی ئەو کەسانەی کە لەوێ بەشدار بوون هیچی زمانی عەربی زمانی دایکی خۆیان نەبوو یان تیاشە نەبوو لە وڵاتانە کات بێتن زمانی یەکەمیان عەربی بێ بەڵێ لەوێ شتەکە زیاتر نەتەوەی عەربی لێبوو مصری لێبوو بۆ نمونە سووریایی لێبوو عێراق خەڵکەکان زۆربیان عەرب بوون واتە ئێوە لە بەرامبەر عەرب زمانەکان شاتوانێتانە ئەوانەی کە خۆیان عەرب زمان بوون ئەوان 50 کتێبیان دەخوێندەوە ئەو تەڵخیسانەکە بەڵام ئێمە لە برەوەی زمانی خۆمان عەربی نیان 25 کتێب بوو ئەوە خۆشتر بۆ گەر 50 بووە بۆ ئێمەش بەڵام هەر باش بوو ئەمە ئیسفادەیەکی بخوێنەرەوە ئیسفادەیەکی زۆرمان کرد لەمەش لەوێ خەڵکی لێبوو بەڵێ کە سەر بۆ نمونە وڵاتێکی عەربی نەبێ یان بۆ نمونە با بڵێن هەبوو خەڵکی سووریا بوو یان دەستنیشانی وڵاتێک ترێک بۆ فنلەندای ئەوت من وەکو فنلەندا بەشداری ئەەکەم سەر ببێ بۆ ئەوی هەموو وڵاتەکان وەکو بڵێ لەوەی یەک خێزانی گەورە بین یەکمان گرتبێت نەکار بڵێ تەنها عەرەبەکان ئەوانەی کە عەرەب نەبوون با بڵێن تۆزێک کەمتر ینی شتەکان ئاسانتر بوون لەسەر ئێمە بەڵام هەر وەکو وا بێ ئێمەش خێزان بین لەگەڵیان زۆر باشە ئەزی تا ئەو شێوازی زمانە زانی قەواعیدیمان هەیە زمانی خەڵکیشمان هەیە ئێوە بە چ شێوازێک لە پێش بچێکەیە بەشدا زمانی قەواعیدی زمانی فوسحانە نابێ بە زمانی عامی قسە بکەی لەوێ چونکە تۆ کتێبە خوێنی بە زمانی فوسحای خوێنی ئەنجاکە کاتی خوێنی ئەنی ئەبێ بە زمانی فوسحاش قسە بکەی لەوێ نەک زمانی عەربی عامی يعني قواعد قصاك هاي مصطلح وشتكان ابويا هم يبوق شوازه قواعد ابويا بقى يعني ابيت زورت يعني بفصحى قصاك كينك عامي يعني من خم عامية زانم بعامي قصاكم لمكتب والله بفصحى لبر يعني بيجبر كيك أنا خريكة كاريكا جلسم بتويا المصطلحك وخريكة وشي عربي بكارنم لقينا وايا زمان ورده كشكاية أبيت وكو آخاوتن سودي لي ورقريد ورده تتوش وش بكاره هني أزي تابه من بله پیش بڕکێکە بە چ شێوەیەک بەڕێواچوو ئایا هەر ئێوە کورتێکیان خوختێک لە کتێبەکانتان باس بکردایەوە بوو یان چۆن بۆ نمونە لەسەر کتێبێکی هاوبەش ئەو کەسانەی ئەو کتێبیان خوێندبووەوە دانیشتن قسەیان نەکرد لەسەری ئەزان چۆنچۆنین بوو وەکو تێستوە و هەنێ تێستمان کرد لێرە یعنی لەگەڵ ئیماراتە لەگەڵ ئیماراتێک مقابلەیەکمان کرد وەک کوڕێکی ئیماراتی ئەو کوڕێک وەستا بوو کە خۆی یعنی زۆر زانیاری هەیە لەسەر زمانی عەربی خۆیەک یەکێ بوو لە لیدەرەکان سەر ئەو پێشبڕکەیە پرسیارمان لێ کرد یعنی وەکو بۆ نمونە ئەڵەیە کتێبەکە ئەگەر ناوێکی تری بۆ دانەی چی بۆ دانەی بۆ نمونە باسی کتێبەکەم بۆ بکە نەقدی بکە سفاتی کتێبەکە چییە ئەو پرسیارێک کرد ئێمەش وڵامانەیە یعنی هەر لە زۆر لەسەر ئاستی یعنی ئەو کتێبان کە ئەی خوێنی ئەبێ هەموو زانیاریەک هەبێ ئەنجاکە لەوێ ئێمەوەک ینی جالیات بووین ئەوان عەرەبەکان 50 کتێبیان خوێندووە وەکو ئەوەی کە سارە وتی ئێمە 46 دەوڵەت بووین بەشداریمان کرد لەوێش یەکەم سەر هەموو جالیات یەکەم سەر هەموو ینی ئەوانی کە بەشداریان کردووە پرسیاریانە کرد و شتیانە کرد تا بڕۆنە سەر ستێژ ئەوانەی ینی کە لە ئەخیرە تەرشیح هەبنە سەر ستێژ دی ینی بۆ لای منە زۆر ئاسان و پرسیارەکانیان چونکە ئەگە تۆ ینی کتێب بخوێنیت ئەوانە ینی ئەزانی نەقدی بکەی ئەزانی وەصفی بکەی ئەزانی نایەکتری بۆ دابنی ینی سوودی لێ وەرەگریت و هەروەها ئەزانی باسیشی بکەی ئەی من لای منەوە ئاسان و زۆر باشە ئێستا لەگەڵ قسەکانی توێە ساران بینی لە وێنەکانە بینیم کۆمپیوتەرێکی دانا بوو قسە دەکرد لەگەڵ چیا قسە دەکرد بەوە ئەو منەسیقە بوو کە لە دووبەوێ لەگەڵ ئێمە قسەی دەکرد کە پرسیاری لێ دەکردین لەسەر کتێبەکان ڕێی خۆمان لەسەر کتێبەکان بۆ نمونە دەیوت سێ ئیسفادەم پێ بڵێ کە لەم کتێبە وەرگرتووە یان سێ خاڵم پێ بڵێ کە لەگەڵ نووسەرەکەیە یعنی لەگەڵ یان ناگونجیت چی بەلای تۆ جیاوازە لەم کتێبە ینی پرسیاری زۆر خۆشان لێ دەکردین پرسیارەکان فکری پێشووی ئێوە بچنە ئەوێ پێشتر هەموو ئامادەکاریەکانتان کردو کتێبەکانتان ئامادە کرد و پرسیارەکانشتان ئاڕاستەکراوە بەڵێ تەسفیات کراون شیکردنەوەی کتێب بۆ نمونە ئێمە ئێستا بە کتێبێکە خوێنینەوە ئەم کتێبە ڕۆمانێکە بۆ نمونە کتێبێکی زانستی نیە ڕۆمانێکە ئەزانین کارکتەری تەوەر چیە و ناوەند چیە و بۆ نمونە کارکتەرە
لاوەکیەکانی چێ ئەمانە جیاکەیتەوە دوایە لەسەر چیرۆکەکە قساکەیت باشە ناوەڕۆچێک دەرەکەیت زۆر لای خۆمان لێن سەرقەڵەمە نووسین بۆ شتەکانمان بیر نەچێتەوە بۆم کتێبی عەرەبیانە ئێوە چۆن مامەڵەتان لەگەڵەکرد لەوانەیە کتێبێک 200 لاپەڕە بێ لە بەرکردنی زۆر قورس بێت بەڵام دەرکردن یعنی بۆ نمونە بۆی بیر نەچێتەوە تۆ شتەکان لای خۆت بەشبەشەکەیت بۆی کە بیر نەچێتەوە ئێوە چ ڕێگایەکتان بەکارێنا بۆی کە ڕوبەڕووی پرسیار بوونەوە نەکەونەوەی کە وەڵامتان پێ نەبێت بەڵێ سەرەتا ینی هەچ کتێبێک خوێنیت تۆ پێویستە بە تێگەیشتن ینی بیخۆین تۆ نەکەر بڵێ خوێندنەوەیەکی زەفتیان هەر بڵێ لەبەری ئەەکەم من حەزم کرد ینی وەکو چیرۆکێک بیخوێنمە بۆ من ئەوانەی کە چیرۆک بوون یان ئەوانەی کە زانیاری زانستیان تیا بوو حەزم کرد ئیسفادەیان لێ بکەم لە جیهانی ڕۆژانەمە لەبەرەوە قرس نەبوو ینی ئیشەکە ئەو خەڵانەی کە گرنگ بوون بۆ نمونە لای خۆم ئەم نووسی بەجیا ینی هەر بە کورتە دیارێک ئەم دەرمە بڕی و دواتر کە تاوا بووم لە خوێندنەوەی کتێبەکە ئەم کورتە دیێڕانی کە نووسی بووم ئەم کرد بە یەکدانە یان هەندێک شتی زیان بۆ نمونە ئەگەر چای بۆیە لامە بردووە ئەم کرد بە ملخصێکی کورت کە بمتوانیا بە کورتترین شێواز زۆرترینی کتێبەکە دەربخەم ئەم شێوەم کرد ئاسیتا پێمە بڵێ خۆی یەکێک لە ئامانجەکانی ئەم پێشبڕکەیە ئەوەیە کە ئەو قەڵەمانش کە قەڵەمی بتوانان لە نێو جیلێکی هاوتەمەنی ئێوەیە مەجالیان بۆ بڕەخسێنن بۆی کە ئەوان ئینشەڵڵای تر دەست بکەن بنووسین وا هەیە کە لە دوای ئەم پێشبڕکەوە خۆت بیتە بواری نووسینەوە بەڵێ وەڵی من زۆر شتە نووسم حەزەکەم شت نووسمەوانە پێم خۆشە کە دوای ئەم پێشبڕکێ ینی کتێبێک بکەم بەڵام انشاءڵڵا بە پۆلی 12 تەواوکەم یەکەم پۆلی 12 تۆش بەڵێ پۆلی 12 کەشیان سەختە وەڵی بەڕاستی دەستخۆشتان لێ چکە پۆلی 12 تر ئەبێ بوازیان لێوێنی بەس دەرسەکەی خۆیان جێبەجێ بکەن ئێمە زیاتر لەشمانە ینی خەریک ئەم پێشبڕکێن ینی لە پۆلی یانزەوە ینی ئێستا پۆلی 12 ینی هاتە ناو پێشبڕکێەکە پۆلی 12 ئێمە خوێنین کتێبەکانشە بێ بخوێنین نەزانین چۆنین بەڵام ئەوە ینی ئاساییە چونکە تۆ کاتێ بۆ نمونە کتێبی زانستی خوێنی لە پۆلی 12وانە هەرە بێ ڕێستی وەربگری ئەو ڕێستی لای ئێمە ینی بەلای منەوە ئەڕۆم کتێبێ خوێنم ینی سوود ئەبینم لێ شتی ئەنووسمەوانە ئەین زۆر خۆشە دەی هەر سەرکەوتوو بن ناوی هاوڕێکەشتان بڵێن ئەوەی کە لەگەڵ ئێوە بەشدار بوو ئەو یەکەمیشی بەدەستهێنا بەڵێ حەنین ئیلاف حەنین بەڵێ باشە حەنینیش سەرکەوتوو بێ کوردە بەناوەکەیە بێنە وەلام وا بێدایک و باوکی عەرەب بن بەڵام نازانم تەکید نییە جیاوازی ناکەیت کەسێک هەر شوێنێک بێت ئێمە هەموو وەکو یەک چاوسێکین و بەڵام گرنگ سەرکەوتنەکانەکە بەدەستی بێنن سارە لەگەڵ ئەوەی کە بۆ نمونە خۆت ئامادەکرد بۆم پێشبڕکێیە خێزان زۆر کاریگەری هەیە ینی بە تایبەتی ئێوە چکە دایک و باوک دایک جارێ چی داوە لەما و هەزبێنە دەرسەکەی خۆت ئەمە قسەی ماڵەوەی چۆن هاوکارتان بوو بۆ بابەت دایک و باوکم ینی هەر لە مناڵیەوە تاوەکو سەر دەورێکی زۆر گەوریان هەبوو لەوەی کە من حەزم لە خوێندنەوە بێ بۆ نمونە دایکم ئەم بینی قورئان خوێنێ منش حەزم لە قورئان خوێندن بوو لەوە باوکم ئەبینی کتێبی زۆر جۆرا جۆرە خوێنێتەوە منش لەوە حەزم کرد کتێب بخوێنمەوە ینی ئەمان دەورێکی زۆر گەوریان هەبوو کە منیش وتم حەزەکەم بەشداریکەم لەمە بەدڵنیا ینی یارمەتیان دامە و پشتگیریشان کردم و دواتر کە هاتە سەر باسی ئەوەی خوێندنی مەکتەب لەلایەک و ئەم کتێبانش لەلایەک ئەیانوت ینی مەکتەبەکەت تۆزە گرنگترێکە زۆر گرنگی بە کتێبەکان مەدەوە ئەمانە بەڵام من هەر سپاس بخوا توانیم بەسەر هەردووکیان ئازاڵ بم توانیم پۆلی یانزە سپاس بخوا بەسەرکەوتی تاو بکەم و هەروە کتێبەکانیش بخوێنمە و سوودیش لەمانە وەرگرم ینی ئەو خەڵکانی کە زۆر یارمەتیان دام و پشتیان گرتم دایک و باوکم ون بەدڵنیایە و مامۆستاکانم تایبەتی ماسی عەربیشم لێ کە زۆر هیلاک بوو بەدەستمەوە ینی ماندووش بوو بەدەستمەوە ماسی عەربیم هاوکارت بەڵێ زۆر هاوکارم دەستخۆشی لە خانەوادەکەت و لە هەموو ئەو مامۆستا بەڕێزانە شەکەین کە هاوکارتە دەستا خۆش بێت جا خۆی سەرک و جوانەکەشی لەوە بۆ هیچ لە کاتی خۆ ئامادەکردن پاڵپشتیان کردوون و هاوکاریان بوون کە گەڕاویشنەتەوە لە وڵاتی با بڵێن ئیمارات دواتر خەڵاتیش کراون ئێوە لە کوردستان وایە بەڵێ باشە بەسی ڕێڕسم و مەڕاستمی خەڵاتەکەشمان بۆ بکە تازە سارەگیان باشە سەرەتا کە لە دوبەی هاتینەوە پێشوازیەکی زۆر گەرمیان لێکردین لە وەزارەتی تربیەوە ئەوە زۆر زۆر خۆش بوو چەپکە گوڵیان بۆ هێناین و دانیشتین قسەمان کرد دەرباری ئەزمونونەکی خۆمان قسەمان کرد چی ئیسفادەیەکمان کرد بۆ نمونە چ شتێکمان وەرگرت ئەمە زۆر خۆش بوو پێشوازیە زۆر گەرم بوو و هەروەها چەند کەناڵێکیشانمان کردبوو کە مقابلەیان کردین هەر لەو کاتە ئەمەش هەر بۆ خۆی سەرکەوتنێکی خۆش بوو و دواتریش پەروەردەی گشتی سلێمانی ئەویش هەر ڕێزلێنانیان لێکردین و بانگیشان کردین ئەمەش هەر بۆ خۆی خۆش بوو دەستا خۆش بێ بینیشمان لە وێنەکانە سەرپەرشتیاران بە بڵێکی خۆش و پێشوازیان لێکردن ئەزیدا بێگومان کە تۆ ئەچیتە نێو پێشبڕکێیەکەوە بەدەر لەو پێشبڕکێیە
تێکەڵبوونی کۆمەڵە نەریتی جیاوازە ئێوە لەگەڵ کۆمەڵێ خەڵکی وڵاتە عەرەبیەکانە یاخو کەسانی جیاوازە پرسیاریەوەیان لێ ناکردنەوە لە کوێوە هاتوون بڵێن ئێمە کوردین ڕاستە لە عێراقین بەڵام ئێمە کوردین و لە هەرێمی کوردستانین یاخود بزانن کاوان ئێوەش ئەو توانایەتان هەیە و ئەتوانەوە ئاسە باشش پێشکەشکەن و لەوێ زۆربیان عەرەب بوون ئەنجاکە ئەوانی کە هاتوون جالیات هەر عەرەبیش بوون ئەوانی سوید و فنلەندە کاتی ئەمانوت ئێمە کوردین فێری زمانی عەرەبی بووینە پێیان سەیر ینی کاتێ بە کوردی قسەمانە کرد ئەیانوت چۆن ئاوا زمانی عەرەبیتان زۆر پاکە یعنی لەگەڵ ئەوانە هیچ جیاوازیەکمان نەبوو چونکە زمانی عەرەبیمان زۆر بەقووەت بوو بەڵام ئەویان پێخۆش بوو کە ئێمە کورد بووین لەسەر ئاستی کوردستان ینی سێدانە یەکەمیان هێنا و زمانی عەرەبیان پاکە زۆر پێیان ینی سەیر بوو ئەوانی عێراقیش هەروەها وتیان ینی ئێوە کوردن ئەستا بەڵێ ئێمە کوردین فێری زمانی عەرەبی بووینە و کتێب ئەزانی بخوێنین و ئەو شتانە یان پێیان خۆش بوو شتێکی زۆر جوان بوو کە ئێمە کوردستان یەکەم جارە پەشداری بکەین ئەمە 7 ساڵە ئەو پێشبڕکەیە ینی ئەزانی هەیە بەڵام ئەمە یەکەم ساڵ بوو کە کوردستان بەشداری کێ ئەو دەرفەتەی بۆ ئێوە خستە بەردەست یعنی خۆتان هەڵتان نا لە ڕێگەی ئۆنلاینەوە بیدۆزنەوە یاخود مامۆسایەکی بەڕێز بوو یان چ کەسێک توانی بەیەوە بڵێ ئەم پێشبڕکێ توانم بەشدار بن مامۆستا ژیان ئەوەی پەروەردە بڵێ ئەو یعنی ئەو پێشبڕکێ ینی لە مێشکا بوو وتی ینی با کوردستان مشارەکەی بکەن چونکە ئەو لە پێشبڕکەکە لە کاتی ینی ئەوەی یان شەشەم کاتێک ینی هین بوو حەفل النهائي ئەو ڕۆشت بوو بۆ ئیمارات و پێی خۆش بوو کە کوردستان بۆ الموسم السابع مشارەکە بکە ئەو ینی وەک هەوڵی دا کە ئێمە مشارەکە بکەین بەڵێ دەستی خۆش بێ سارا ئەگەر کەسێک پێی خۆش بێت ئینشەڵا بۆ ساڵی داهاتوو بەشداری بکە لەم پێشبڕکەیە بەڕای تۆ لە چیوە دەست پێ بکە هەنگاوەکانی چۆن بنێت سەرتا زمانی عەرەبیەکەی دەبێت باش بێت یان هەوڵ بدە زمانی عەرەبیەکەی باش بکات و دواتر خۆی خەڵکێک بێت کە حەزی لە کتێب خوێندنەوە بێت چونکە نانی ناکرێت بە زۆر ئەم شتە بکەینە مشکی مناڵەوە لە قوتابخانەی عەرەب زمانی نەوەڵە کاتە تۆ هەوڵەکەت ئەبێ ئەوەنەی تر زۆرتریش بوو باش دەبێت خۆت حەزت لە کتێب خوێندنەوە بێت بۆ ناخۆت ینی حەزێکت تایە هەبێت چونکە ناکرێت بە زۆر بێ و دەست بکە بە خوێندنەوەی کتێبی کەم وردەوردە و دواتر زۆری بکە لاپەڕەکانی بۆ نمونای و دواتریش لە ڕووی ناوەڕۆکەوە بزانە چ بابەتی قورسترەکە بۆ نمونە ئەوە وردەوردە دەست پێ بکەن نەک یەکسەر کتێبێکی قورس و کتێبێکی عەرەبی وردەوردە دەست پێ بکات زۆر جار ئێمە باسی وەکەین ئازیدانی کە تۆ دەسەیتە کتێب خوێندنەوە لە نامیلکەیەک و دەست پێ بکەی زۆر باشتر و لۆی سارا ئاماژەی پێ بچی کتێبێک هەڵگریت و سەلاپەڕە بێ و کتێبێکی وشک بێت و باسی زانست کات و هەر دەلاپەڕە بخوێنیت و واسی لێ بێنی بۆ زمانی عەرەبی ئەو کتێبانەی کە پێویستە بخوێنرێتەوە چین سەرەتا گەر بۆ نمونە هەر کچەکانی هاوڕێتان یا خۆوانی کە لێرە و بینەرمانن سەحەریش ئاماژەی پێ بێ دەست پێ بکات نامیلکە دەست پێ بکە یاخۆ بە چی دەست پێ بکە بۆی کە بێتە ناو ئەو خوێندنەوەی کە پێویستە بە باشی فێری بێت بەلامەوە ئەوەی باشەکە سەرەتا قورئان بخوێنێ چونکە زمانی عەرەبی ئەساسی ینی قورئانە لە قورئانش دەربهێنێ دواتر ئەگەر ئێوێ ینی بەلای منەوە کتێبەکان کە تەطویر الذات بناء الذات ئەوانە بخوێنێ یعنی ئەو کتێبانە چەندێک ینی عەرەبیەکەی وەلام وا بێ یعنی زۆرۆک ڕیوایەت نییە ئەزان ڕیوایەتەکان زۆرتر بە عەرەبی فوسحا جوان ئەنووسن بەڵام بەلای منەوە ئەو کتێبانە ئاسانترە زۆرتر واکە ینی کە ئەوانەی هاوتەمەنی ئێمن حەز بکەن خۆیان تەطویر بکەن حەز بکەن فێری زمانی عەرەبی بن بەڵام لام وا بێ بە قورئانەوە دەست پێ بکات چونکە قورئان ئەساسی زمانی عەرەبیە یعنی من کەسێکم لە ئیبتیدائیەوە بۆشی حەزم کرد فێری زمانی عەرەبی بم زیاتر یعنی هەوڵم دا زمانی عەرەبیم باش بێ زۆر قورئانمە خوێند لە ماڵەوە زۆر خەریکی ینی ئايات قورئانی سیرە نەبەویە بزانم یعنی واتای چییە بتوانم یعنی بزانم تێبگەم لێ ئەوە یعنی گرنگترین شتە کە ئەوانی کە ئەسڵ زمانی عەرەبی نازان قورئان با بخوێنن ئێمەش لە سەرەتاییە وانەی ئاینمان هەبوو یعنی کۆمەڵی لە سوورەتەکانیشان پێ لەبەرە کردی نەمانوتەوە ئەمە دەرفەتێک ئێستا ژەگەر بتوان خوێندکاران زیاتر هەوڵی بۆ بن دەستخۆش بێگومانەوە ڕێگایەکی زۆر باشە چکە هەر لە ماڵی شۆگەرتۆ خوێنتەوە هەر کەس نەبوو بدایک واکە بڵێ یارمەتیت هێن کە ئەو شتانە بکەن سارا تۆ خۆت بەدەر لەوەی کە ئێستا خوێندنێک تێ قۆناغێکی هەستیارە بۆ ئەم کتێبانەی کە بەشداریت کردووە پلانی خۆت چییە بۆ دوای ئەمە ئەتوێت قۆناغی 12 تێپەڕکەی ئەنجا دەست پێ بکەیتەوە یاخود هەر بەردەوامە بیت بەڵێ خۆی من لە کاتی هەکوەزی تاوتی منیش هەر لە کاتی ڕێستوەرگرتنا بۆ نمونە کتێب بخوێنمەوە حەزم لە کتێب خوێندنەوە بەڵام مەستەکەم ینی زۆر ئەو مەجالم نییە کە پێشتر هەم بوو ئەسەر لە پۆلی 12 لەم قۆناغ هەستیارەدا هەڵدەم انشەڵا پۆلی 12 بەسەرکەوتی تاوەکەم انشەڵا و دواتر دەسەکەمان بە کتێب خوێندنەوە ئەستا شاید ئەخوێنمە بەڵام زۆر نییە وەکو جاران ینی کاتێکی ئەوە نییە
سارا وەکو دووە پرسیاری من لە هەردووکتان بە تۆ وەڵامم بیتەوە باسی ئەوەتان کرد ئێوە لەخوا بە زیابێ بە عەرەبیەکی زۆر جوان و پاک لەوێ قسەتان کردووە نوێنەرێکی زۆر زیرەکی کوردەکان بوون لەوێ بەڵام زۆر کەس لەوانەیە لەوێ کە بەشداری کردبێت ناوی کوردستانی نەبیست بێت یان لەوانەیە بەداخەوە تێڕوانینەکان وان نەبوو بێت وەکو خۆی بە جوانی کورد بناسێ لا دوایە ئەوەی کە ئێوە لەوێ بەشدار بوون بە زیرەکی سێکچی جوان لەوێ ئامادە بوون یان هەوڵەکانی دی کە بۆ بەشداری کوردان لە ڕێگەی هونەرەوە بێت لە ڕێگەی فەرهەنگەوە ئەدەبیاتەوە ئەمە تا چەندوە ئەکات دیدگاهێکی جوان کاتێککە کورد ئەناسرێت لە خەیاڵی کەسەکانە دروست بێت لەبارەی کوردەوە خۆی ئەم جۆرە تحدیانە کە ئەوە ئینتەرناشنڵ و دووەلین ینی هەموو وڵاتێک بەردێکەکە زۆر ینی فرسەتێکی باشە بۆ ئێمە بۆی کورد خۆی بناسانێت بە وڵاتەکانی سەر ینی ئێمە لەوێ ڕاستە دەرباری کولتوری خەڵکی تر بووین بەڵام بە هەمان شێوە ئێمەش کولتوری خۆمان بە وڵاتانی تر ناسان بە خەڵکی تر ناسان و زۆر خۆش بۆ خەڵکەکان کە گویان لێگرتین بە ینی زۆر جوان گیان لێگرتین حەزیان کرد زیاتر دەرباری ئێمە بزانن لەبارەی چیە زیاتر پرسیاریان زیاتر دەربارەی سەقافەی ئێمە دەرباری کولتوری ئێمە و شتێک زۆر خۆش بوو لای من ئەوە بوو کە لە حەفلە ختامیەکەدا جلی کوردیمان لەبەر کرد ئێمە و خەڵکەکان هەمویان زۆر ینی سەرسام بوون بە جلە کوردیەکان ینی خەڵکەکان ئێمەیانە بینی ئەمە دووەرە ئێمەیان بناسیان نیان ناسینە ئەمە دووەرە با ڕسمێک وێنەیەک بگریم لێکەوە زۆر خۆش بوو ئەمە حەزیان زۆر لە جلەکانمان بوو ئەمە خەڵکی کوێن ئەمان خەڵکی کوردستان لەبەر ینی کوردستان زۆر ئەو ناوبانگەی دەرنەکردەوە خەڵک زۆر نایناسێت ئەوە ینی بمانەوە تا بۆ کوردستان کرا بە چوار بەشەوە ئەمە لێرە ینی ئەمەمان پێبوتنا و کە ئەمەمان گەیاند پێیان هەستم کە دەسانی کوردستان تۆزێک زیاتر فراوان بووە تۆزە خەڵکی تر ئەیناسێت چونکە ڕاستە ئەم خەڵکان هێشتا مناڵن بەڵام ئەچنەوە ماڵەوە لە لای خێزانەکانیان باسیەکان بە وردە ئەمانیش ینی شتەکە دەنگە داتەوە کە ئێمەش نەتەوەیەکی گەورەینەوە ئێمەش حەزمان لە خوێندنا سەقافی ئێمەش چۆنە دڵنیامانیش ئینشەڵا باسی دەکەن و بەنگدانەوەیەکی گەورەیە بێت دەستان خۆش بێت هەروەکو ئەزیتاش بابزانینەوە پرسیارەی هاوکارم سەحر کردی فیدباکی ئەوان بۆ تۆ چی بوو تا چەند توانی بۆ نمونام سەرکەوتنە بەدەستبێنی بەڵام ئەمە هەوڵێک بێ بۆی کە تۆ جارێکی تر بەرچاوڕوونی تەبێت توانی زیاتر بەشداربی لەم جۆرە پێشبڕکیانەیە ويعني من كسيكم زور يعني قد خيال نكرد يعني أو سيقامة بيد لبرامبر خلقي قصف كام لبيج بركي يعني تشلو شج دولة كامنية تشلو شج ولاد كمشاركة كانت ولا برامبر يعني قصف كي ياخد ناس ياشتي زور شتيك ولا ما والسير يعني والله من زور بوم أسانا إن شاء الله بيج بركي تريش بيت من مشاركة كم وإن شاء الله سيركوتنيش بدأ سهين بوم يسا زور أسانا شنك توزاني لنيوان شن ولادك توقصاكي ثقة بخو زیابی وایوانیه يعني بلای منو ئێستا زۆر ئاسانە بۆ هەموو کەسێک ئەو شتە بکە چونکە يعني هیچ قەلەقێکی تیانە تۆ ئەگەر معلومات هەبێت تۆ بە مێشک قساکەی نەک بە سەر ئاوا بەدەم و بە هەیکەل تۆ مێشک قساکە تۆ بە سەقافەتی خۆ قساکەی لە نێوانیان هەرچەندێک ئێمە ینی وەکەوەی سارەوتی ئێمە کورد بین لە ناویان کاتی ڕۆژین يعني سەرەتا پیان زۆر سیر بوو يعني ئێمە کە کوردین جلی کوردی ئاڵای کوردستان هەموو شتێکی بەلایەنەوە تازا بوو يعني ئەڵێن يعني چۆن ئەوە ئاڵای کوردستان ئێوە عێراقینین من ئەموتنا ئێمە کوردین ئێمە ئاڵای کوردستان بەکارهێنین اینجا کە زۆر پێمان خۆش بوو کە ئەوە سەری کوردستان بەرز بکەین لە نێوانیان يعني ئێمە کەسێک کچ بووین هەر سێ تەنیا يعني بڕۆین بۆ ئەوێ خۆمان بناسێنین بە ئەوان بمان ناسێنن هەروەها شتێکی تر کاتێ باسی کەلتوری کوردستانیان کرد يعني زۆرتر جلی کوردی چی ئەخۆن چی ئەکەن نەورۆز چییە يعني ئەوانە يعني زۆر خۆشەکە وڵاتی تر ئێمە بناسن بوتە خواردنێکمانەیە لە هیچ شوێنێکان گەر ڕاستەکەن وەرن بۆ لای ئێمە یافراخمان هەیە وەرە کفتەمان هەیە ها سارە خواردنی خۆشمانەیە دەستان خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونتان بە هیوای سەرکەوتن من دەستخۆشی لە خانەوادە و مامۆستا بەڕێزەکانیشتانەکەم چکەوانیش پشگیریەکی سەرچین بۆ ئێوە کە بتوانن لەم پێشبڕکیانەیە بەشدارکەن بەشدار بن نمونەتان زیابێ هیوادارین ئەمە بێتە دەرفەتێک دەرگایەک بۆ ئایندە و ساڵانی داهاتوو بەشتی گەورەترەوە بەشداری و فیستیڤاڵانەکەن تاوەکو کەلتور و نەریتی ئێمە لەگەڵ ئاستە جوانەکەی ئێوە بۆ جیهانی عەرەبیە بناسێنن دووبارە سپاس بۆ ئامادەبوونتان دەستان خۆش بێ سپاس